یاسای ژمارە 44 بە کاریگەری ئاوێنە کەسەکە دەستەوەستان و تووڕە بکە. ئاوێنە وێنە دەرەوەی واقیعە، بەڵام بە هەمان شێوەش ئامڕازێکی تەواوە بۆ فریودان. کاتێک تۆ ئاوێنەی دوژمنەکەتی کتومت ئەو شتە دەکەیت کە دەیکەن، ئەوان ناتوانن لە استراتیژەکەت تێبگەن. کاریگەری ئاوێنە دەیان کاتە گاڵتەجاڕی، وایان لێ دەکات زێدەکاردانەوە پیشان بدەن. بە پیشاندانی ئاوێنە بە دەرونیان بەو وەهمە فریویان دەدەیت کە تۆ لە بەهاکانی ئەواندا هاوبەشیت. بە پیشاندانی ئاوێنە بە کردارەکانیان وانەیەکیان فێر دەکەیت. کەسانێکی کەم دەتوانن بەرەنگاری هێزی کاریگەری ئاوێنە بکەن. کاریگەریەکانی ئاوێنە جۆربەندی پێشەکی. ئاوێنەکان هێزی ئەوەیان هەیە هەراسانمان بکەن. بە وردبوونەوەمان لە ئاوێنە زۆر جار ئەو شتە دەبینین کە دەمانەوێ بیبینین. ئەو وێنەی خۆمان کە بە زۆرترین ئاست پێی ئاسوودەین. ئێمە زۆر لە نزیکەوە ناڕوانین. چرچولۆچی و پەڵەکان فەرامۆش دەکەین. بەڵام ئەگەر بە کۆششەوە بڕوانینە وێنەی ئاوێنەکە، ئەوە هەندێک جار هەست دەکەین خۆمان بەو شێوەیە دەبینین کە ئەوانی تر دەمانبینن. وەک کەسێک لە نێو کەسانی تردا بابەتێک نەک بکەرێک. ئەو هەستە لەش زمان لێدێنێت. ئێمە خۆمان دەبینین، بەڵام لە دەرەوەڕا بەبێ بیرکردنەوەکان و ئەو ڕۆحەی ئاگاییمان پڕ دەکات ئێمە شتێکین. لە ڕێگەی بەکارهێنانی ئاوێنە ئێمە بە شێوەیەکی ڕەمزی دەسەڵاتی هەراسانکەر دروست دەکەینەوە لە ڕێگەی وێنەدانەوەی کردارەکانی خەڵکی تر، لاساییکردنەوەی جوڵەکانیان بۆ ناجێگیرکردن و تووڕەکردنیان، بەوەی هەست بە گاڵتەپێکردن بە کەرەستەبوون و وێنەیەکی بێڕۆح دەکەن تووڕە دەبن، یان هەمان شت بکە بە کەمێک جیاوازیەوە و لەوانەیە هەست بە دەستەوەستانی بکەن. تۆ بە شێوەیەکی کامڵ هیواکان و ئارەزووەکانیانت پیشان داونەتەوە. ئەمە هێزی نارسیستیانەی ئاوێنەکانە. لە هەر حاڵەتێکدا بێت کاریگەری ئاوێنە ئامانجەکانت ناجێگیر دەکات. چه ئەوەی تووڕەیان بکەیت یان کاریگەریان بخەیتە سەر و لەم بارەدا تۆ دەسەڵاتی بەکاربردن یان بە کێشکردنیانت هەیە. کاریگەریەکە بریتیە لە هێزێکی گەورە چونکە کار لەسەر بەرایترین هەستەکان دەکات. پەیڕەویکردن لە یاساکە. لە 1652دا بارۆنێز مانسینی کە تازە بێوەژن کەوتبوو خێزانەکەی لە ڕۆمەوە گواستەوە بۆ پاریس کە لەوێ توانی پشت بە کاریگەری و پارێزگاری کاردیناڵ مازارینی برای ببەستێت کە سەرۆکوەزیرانی فەڕەنسا بوو. لە 5 کچەکەی بارۆنیز چواریان بە جوانیەکەیان کاریگەریان لەسەر دەربار دانابوو. ئەم خوشکەزابێ ڕادە جوانانەی کاردیناڵ مازارین بە مازارێنتیس ناسران و بە زووی بۆ ئەرکە هەرە گرنگەکانی دەربار بانگێشت کران. یەکێک لە کچەکان ماری مانسینی ئەو جوانی و شکۆیەی نەبوو کە خوشکەکانی و دایکی هەیان بوو. لەبەر ئەوە لەگەڵ کاردیناڵ مازارینیش ڕقیان لێی دەبووەوە و لەبەر ئەوەی هەستیان دەکرد وێنەی خانەوادەکەی شێواندووە. ئەوان هەوڵیاندا ڕازی بکەن بچێتە کەنیسە کە لەوێ کەمتر دەبووە مایەی شەرمەزاری، بەڵام ئەو ڕەتی کردەوە. لەبری ئەمە پەرژایە سەر سەعی و دەرز، فێربوونی لاتین و یۆنانی و باشکردنی فەڕەنسیەکەی و پراوەکردنی شارەزایەتیەکانی میوزیک. لە بۆنە دەگمەنەکاندا کاتێک خێزانەکە ڕێگەی دەدا بەشداری کاروباری دەربار بێت، خۆی ڕاهێنابوو کە گوێگرێکی لێزان بێت، خەڵکی لە خاڵە لاوازەکانیان و ئارەزوە شاراوەکانیاندا بگرێت. کاتێکە بۆ دوجار لە 1657 چاوی بە پاشای داهاتوو لویسی 16 کەوت. لویسی 17 ساڵان و ماری 18 ساڵان بوو. بڕیاری دا خانەوادەکەی و خاڵی هەراسان بکات. ئەو ڕێگەیەکی دۆزیەوە تا وا لەم گەنجە بکات بکەوێتە داوی خۆشەویستی ئەوەوە. ماری بۆی دەرکەوت
کە کلیل بۆ دڵی لویس ئەوەیە ئاوێنەیەک بنیاد بنێت کە پیشانداری فانتازیەکان و ئاواتە گەنجیەکانی بێت بۆ شکۆ ڕۆمانسیەت. لە سەرەتادا ئەو خۆی لە ڕۆمان و شیعر و شانۆیە ڕۆمانسیەکاندا نقم کرد کە ئەو دەیزانی پاشای گەنج بە تامەزرۆییەوە دەیان خوێنێتەوە. کاتێک لویس دەستی کرد بە وتوێژ لەگەڵیدا، لویس شاد بوو کە بۆی دەرکەوت ئەو شتانەی ڕۆحی دەجوڵێنێت ئەم کچە باسییان دەکات. باسی فاشن و زەمکردن نەبوو، بەڵکو باسی خۆشەویستی دەربار و کردارەکانی سوار چاکە مەزنەکان و خانەدانێتی پاشا و پاڵەوانەکانی ڕابردوو بوو. ئەو تینوێتی ئەوی بۆ شکۆشکاند لە ڕێگەی دروستکردنی وێنەیەکی پاشایەکی باڵا کە ئەم دەیتوانی یارمەتیدەر بێ پێی بگات. ئەو وێناکەی جوڵاند. لە کاتێکدا کە پاشای خۆری داهاتوو کاتی زۆر و زۆرتری لەگەڵ ماری بەسەر برد، دوجار ڕوون بووەوە کە کەوتۆتە داوی خۆشەویستی کچێکی دەربارەوە کە کەمترین ڕێی تێدەچوو. هۆش و تەرکیزی زۆری خستە بووە سەر ئەم کچە. خوشکەکانی و دایکیشی ترسیان لێ نیشت. ئەو بەڵێنی بە ماریدا کە هاوسەرگیری لەگەڵدا دەکات و دەیکاتە شاژنی خۆی. لەگەڵ ئەوەشدا مازارین قەد ڕێگای نەدەدا پاشا هاوسەرگیری لەگەڵ خوشکەزاکەیدا بکات، ژنێک کە نەیدەتوانی هاوپەیمانی شاهانە و دیبلۆماسی بۆ فەڕەنسا مسۆگەر بکات. دەبوایە لویس هاوسەرگیری لەگەڵ میرێکی ئیسپانیا یان نەمسایی بکات. لە 1658دا لویس پەنای بردە بەر گوشار و چاوچنۆکی بۆ ئەوەی یەکەمین پەیوەندی ڕۆمانسی ژیانی بشکێنێت. ئەو پەشیمانیەکی زۆرەوە ئەمەی کرد و لە کۆتایی ژیانی دادانی بەوەدانا کە قەت کەسی ئەوەندەی ماری مانسینی خۆش نەویستووە. لێکدانەوە ماری مانسینی گەمەی فریودەری بەو پەڕی لێهاتوویەوە ئەنجامدا. سەرەتا هەنگاوێک چووە دواوە بۆ ئەوەی تاوتوێی نێچیرەکەی بکات. زۆر جار فریودان ناتوانێت یەکەمین هەنگاو ببڕێت چونکە زۆر توندە. یەکەمین هەنگاو دەبێ هەمیشە کشانەوە ببێت. پاش تاوتوێکردنی پاشا لە دوورەوە، ماری ئەو شتەی بینی کە پاشا لەوانی تر جیا دەکاتەوە. ئایدیاڵە بەرزەکانی، سروشتە ڕۆمانسیەکەی و لووتبەرزیەکەی و سوگبینی بۆ سیاسەتی ناچیزە. هەنگاوی دواتری ماری دروستکردنی ئاوێنەیەک بوو بۆ ئەم هیوایەتە شاراوانەی لویس، پیشاندانی دیمەنێکی ئەوەی کە دەکرێ ئەم پیاوە کێ بێت، پاشایەکی خودە ئاسا. ئەمەیە هێزی ئاوێنەی فریودەر، بە دووقات زیادکردنی زەوق و ئایدیاڵەکانی ئامانجەکە. تەرکیزی تۆ بۆ سایکۆلۆژیەکەی پیشان دەدات، تەرکیزێک کە زۆر کاریگەرترە لە هەر سۆراخکردنێکی شەڕانگێزانە. بزانە چ شتێک ئەو کەسە جیا دەکاتەوە، پاشان ئاوێنەیەک بەدەستەوە بگرە کە وێنە دەرەوەیەتی و لێیانی دەردێنیت. بە وێنەدانەوەی ئایدیاڵەکانیان فەنتازیەکانی مەزنایەتی و دەسەڵاتیان بە پیت و دەوڵەمەند بکە و ئەوانیش مل دەدەن. پەیڕەوی لە یاساکە دووەم، وریاکردنەوە بە ئاگا بە لە بارودۆخە وێنە دراوەکان.